هەی پرسیاری بیرکاری. پرسیاری یەکەم لێرە Skriv uppgiften och räkna. Ringa in svaret. Uppgifti yäkam. A. På en vattenfärgspalett finns 6 stycken färgknappar. Hur många färgknappar finns det sammanlagt på 4 paletter? أو paletta. أو تختيا يعني أو شوينة كارنجي لناوة ولو باليتي 6 دانا رنگ هيا وكدبيني أو زا يك باليت نيا بالكو چەند دانەیە بە هەمووی 1 2 3 4 دانا پالێتت هەیە 4 دانا هەر یەکەی 6 ڕەنگی هەیە سامانلاگت واتە بەیەکەوە چەند ڕەنگ دەکا چ دەکەین چونکە لە هەر یەکەی 6 هەیە لە 4 دانە چەندە دەینین 6 gånger 4 lika med 24. هەمیشە لەو جۆرە پرسیارانە multiplikation یان گۆنگەر جاران و لێکدان ئەمن ئەگەر لە یەک پالێتی بزانم زۆر ئاسانە لە 6 پالێتیش دەزانم لە 10 دەزانم لە تەنیا گۆنگەر تەنیا جاران کەڕەت لێکدان کەواتە وەڵامەکە 24 دەچم لە چێ دەنووسم وەڵامەکەی دەبی لێرە بنووسم لێرە دەینم دەنووسم 6 gånger 4 lika med 24 ئەو جە لێرە دەنووسم سڤار دیسان دەبی بنووسم 24 ئەو جە ڕینگە ئین مانای چییە واتە ئەوها لە ناو بازنە چی داینێ هەتا بزانین کامە وەڵامەکەیە پرسیاری بێیە I ett paket färgpennor finns 4 färgpennor. Hur många pennor finns det sammanlagt واتە هەمووی بەیەکەوە I 7 paket ئەو جارەی چت هەیە پێنووست هەیە یان قەڵەمت هەیە لە هەر پاکێتەی 4 یان 4 دانە قەڵەم هەیە بەڵام یەک پاکێتت نییە بەڵکو ئەوە 1 ئەوە 2 ئەوە 3 ئەوە 4 و 5 و 6 1 2 3 4 5 6 7 ئەدی ئەگەر 7 پاکێت بی چەند پێنووس هەیە یان چەند پێنە هەیە یان چەند قەڵەم هەیە دەینم چ دەکەم 4 gånger 7 lika med 28 کەواتە لێرە دەنووسم 4 ئەو 4م هەیە gånger 7 4 کەڕەت و جارانی 7 یەکسانە بە 28 lika med 28 لێرەش دەنووسم سڤار 28 ئەوە سڤارەکەمە هەتا مامۆستایەکەم بزانی کە ئەمن دەزانم وەڵامەکەی چەندە پرسیاری سێ På en overall finns 2 gula och 2 gråa reflexband. Hur många reflexband finns det sammanlagt bäkawa på 8 overaller? ليك overalli أو overalla 4 دانە reflexی هەیە ئەوەش 2 دانە لێرە 2 دانەش لێرە لە خوارێ لێرە 2 دانەکەی خوارێ گڕۆیە ڕەنگەکەی بۆرە یان ڕەساسیە ئەو 2 دانەش ڕەنگەکەیان زەردە کەواتە لە یەک ئۆڤەرۆڵی 4 دانە ڕیفلێکس هەیە ئەو ڕیفلێکسانش بەکاردێن لە کاتی زستانان کە تاریکە هەتا ئەو کەسەی لە ڕێی دەڕوا دیاربی ڕیفلێکسەکان تیشکەکەی دیسان بڵاو دەکەنەوە کە ئەو کەسەی ئۆڤەرۆڵەکەی لەبەرە زیاتر دیارە لە تاریکی
ئەگەر لە یەک دانە ئۆڤەرۆڵی 4 ڕفلێکس هەبوو ئەم دەبی 2 کۆی بکەمەوە لەگەڵ 2 پلوس دەبیتە 4. بەڵام ئەمن یەک ئۆڤەرۆڵم نییە بەڵکو 8 دانەم هەیە لە هەر یەکەی 4 هەیە کەواتە 4 gånger 8 lika med 32 stycken reflexer sammanlagt واتە هەمووی بەیەکەوە کاتە ئەم دەبی لێرانە یەکەم جار بینم 2 plus 2 lika med 4 ئەوجا هەنگاوی دووەم 4 gånger 8 lika med 32 ئەوجا لە خوارێ بنووسم سوار 32 ئەوجا دیسان بینم ڕینگە ئین لە ناو بازنەیدانێم هەتا مامۆستایەکەم ببینی. ئەوەش تەواو بوو. ئێستا دیە på en halsduk ملپێچەک finns 5 دانە blåa 5 دانە شین و 4 دانەش سۆر ڕێندەر. ڕێند مانای چیا واتە خەت یان میل یان هێڵ. Hur många ränder finns det på sammanlagt 4 halsdukar? ئەگەر ئەمن 4 دانە ملپێچم هەبوو لە یەکەچیان بۆ وێن ئەوە یەکە هاڵستوکە 5 دانە هێڵی شین هەیە یان خەتی شین یان میلی شین هەیە 4 سۆریش هەیە. ئەم دەبی کۆیان بکەمەوە 5 دانەی شین 4 دانەی سۆر بەیەکەوە دەکا 9 دانە کەواتە لەو ملپێچەی 9 دانە ڕێندەر هەیە یان هێڵ هەیە یان خەت هەیە. بەڵام ئەمن یەک ملپێچم نییە ئەمن چەند دانەم هەیە 1 2 3 و 4 دانە ملپێچم هەیە لە هەر یەکەی 9 هەیە. ئەدی لە 4 چەند هەیە ئەم دەینم 9 gånger 4 9 gånger 4 lika med 36 واتە 9ەکەی دەینم یەکەم جار ئەمن دەبی 5 و 4ەکەی کۆ بکەمەوە 5 plus 4 lika med 9 ئەو جاری دووەم نیەی بینم لێکی بدەم لەگەڵ 4 lika med 36 ئەوجا وەڵامەکەی بنووسم سوار 36 لێرە ڕینگە ئین. ئەو پرسیارە تۆزێک زەحمەتە چونکە نووسرایە هیتە پۆ بەخۆت دەبی پرۆبلێم لۆسنینگەکی ببینیەوەتە بەخۆت دەبی پرسیارەکی دروستکەی وەکو ئەو پرسیارانەی لێرە ئەوها دروستیکەی بەمەرجەک ئەو وەڵامەکەی ئەو هابی 3 جارانی 4 بکرێ هەمان شتە 4 جارانی 3 بکرێ و هەروەکو یەکە. ئەگەر نەزانی پرۆبلێم لۆسنینگەکەی لە ژیانی ڕۆژانت هەرچت هەبی دەتوانی بینوسی لەسەر هەتا پاشان گۆنگەر بکرێ. بەڵام ئەگەر نەزانی هەوڵ بدە ئەوانە بەکاربینی ئەو پرسیارانەی ئێرە بۆ وێنە بەکاربینە. بەڵام لە جیاتی بنووسی ڤاتنفاری پالێت بنووسە بۆ وێنە 3 دانە سودگومی ئەوها بنووسە یا har 3 stycken suddgummi. هەر یەک لەو سودگومیانە kostar 4 kronor ئەوها بنووسە 3 دانە سودگومی تێ هەر یەکی kostar 4 kronor هەر یەکی بە 4 کرۆنیا. ئایا هەر سێکیان بە چەندە؟ ئەو کاتە دەینی لێرە دەینی 3 جاران 4 کەواتە لێرە بنووسە jag har 3 stycken ئەوها suddgummi. varje suddgummi هەر یەکەیان دیسان دەنووسیەوە suddgummi لێرە کۆستار واتە نرخەکەی
4 kronor. 4 kronor. هەر یەکی بە 4 کڕۆنیە. ئایا هەمووی بە چەندیە؟ Vad kostar alla? Vad kostar alla 3. هەر سێکیان بە چەندیە. ئەگەر یەکی بە 4 کڕۆنی بی ئەدی 3 دانە بە چەندیە؟ 3 جاران 4 دەکا 12 کڕۆن. لێرە ئەو جارێ لێرە دەتوانی شتەشکە بنووسی لە زیاتی سوودگۆمی بنووسە پێنە یان بنووسە ئێپلە یان بنووسە بەنان هەرچت نووسی ئەو جارەی 4 دانەت هەیە. 4 till exempel 4 äpplen. Varje äpple kostar هەر یەک لە ئێپلەکان لە سێوەکان varje äpple kostar 3 kron بە 3 کڕۆنیە. ئەتو 4 دانەت هەیە بە چەندیە؟ دەینی 4 دیسان جاران 3 لیکەمێ 12 کڕۆن. هەر 4 ئێپلەکە هەر 4 سێوەکە بە 12 کڕۆنیە. کات ئەوهاش دەتوانی بنووسی. ئەو لێرە سوارەکە 12 لێرەش سوارەکە دیسان 12 کڕۆن. سوارەکەیان نووسی ئەوەی ڕاستی بی. بەڵام هەتا دیسان بنووسینەوە ئەو های دانەی. هادە سۆبراو.